تەنها هەفتەیەک یەک هەفتە داهاتی کۆرمۆر تەرخان بکرایە ڕۆژانە لە کۆرمۆر نزیکەی 25,000 بەرمیل نەفتا کۆلندێنسەیت بەرهەم دێ، ڕۆژانە نزیکەی 1970 تەن غازی ماڵان LPG بەرهەم دێ، ڕۆژانە 530 میلیۆن پێسیەجا غاز بۆ کارەبا بەرهەم دێ کام بەرهەمانە لە کۆتایی ئەم ساڵ 150 زیاتەکەن. بە داهاتی یەک هەفتەیەکی تەنها فرۆشتنی LPG و نەفتا دەتوانرا قەرەبووی خەڵکی چۆمچەماڵ بکرێتەوە، چونکە نزیکەی 20 میلیارد دیناریە کرد لە هەفتەیەکان، نزیکەی 15 میلیۆن دۆلارێک ڕۆژانە. ئەو داهاتەی پێش زیادکردنی ڕۆژانە 2 میلیۆن دۆلارە. جگە لەوە لە چۆمچەماڵە یەکێک لەو گرێبەستانی کە حکوومەتی هەرێم لە مانگی 5 ساڵە کردی بۆ پەرپێدانی 2 کێڵگەی غاز، یەکێ لە گەڵکە غازەکان بە ناوی تۆپخانە دەکەوێتە سنووری قەزای چۆمچەماڵەوە، کە ئەوە دەوترێ لە ئایندەیە نزیکەی 7 میلیارد دۆلار بەهای ئەم گرێبەستا بێ، بەهای ئابوووریەکەی. داناغاز و نفتیلال دوو کۆمپانیای گەورن، جگە لە کێڵگەی کۆرمۆر ئێستا سەرقاڵی کارکردن لە کێڵگەی چۆمچەماڵ کە بەتەنیش قەزاکەوەیە، کۆمپانیای ماس، کۆمپانیای قەیوان، کۆمپانیای ساوس کوردستان، ئەمانە کۆمپانیای ناترۆن، کۆمپانیای کار، کۆمپانیای ڤاماکی تورکی، چەند کۆمپانیایەکی تریش هەمویان بەرژەوەندیان لە بابەتی نەوت و گازی چەمچەماڵە هەیە، هەمویان سەرقاڵی کارکردنن. دەکرا ئەم کۆمپانیانە لەگەڵ بەشێک لە داهاتی داناغاز تەنها بۆ ماوەی یەک هەفتە کە ساڵی 52 هەفتەیە تەرخان کرایە، دڵنیان پێویستی بە قەرەبووکردنەوە نابوو بۆ شێوەیە کە خەڵک بە جۆرێ لە جۆرەکان بەداخەوە وەکو سوالکەر خەڵکی چۆمچەماڵ پیشاندرا